خەڵکی کوردستان مافی خۆیانە گلەی بکەن بەڵام ئەبێن ئەو گلەیە ئاراستەی بەغدا بکرێت. ئەم گلەیە ئێمەش لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی داوە ڕەواکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین کە دەبێت ئەم موچەیە و ئەم بودجەیە لە بەغدا بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان دابین بکرێت. گلەیەکانتان هەر کەس گلەیە هەیە لە هەر شوێنێک لە کوردستان لە خانەقین مگرە هەتا زاخۆ گلەیەکان ئاراستەی بەغدا بکەن، خۆ پێشاندان بکەن بۆ داوەڕەوەکانتان، بەڵام ڕووی داواکاریەکانتان دەبێت لە بەغداد. ئێمەش لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جۆرە پشتگیریەکی ئەو داوەڕەوانە دەکەین و بە شێوەیەکی ئاشتیانە پشتگیریتان لێ دەکەین و حەقی خۆتانە دەبێت ئەم مافەتان دابین بکرێت.